250,000 دینار یەکەی سندوقێکی نیشتەجێبوون قەزارە هەر هاوڵاتیە کە لێرا وەستاوە 150,000 کۆمپانیا قەزارە ئەکاتە 400,000 دینار لە ئەمڕۆ بڕی 400,000 دینار بەڕاستی مەبلەغێکی زۆر گەورەیە کەس پێی نادرێ ئەو خەڵکە تووشی کۆمەڵێک گرفت و کێشە و مشکیلە بووە بەڵێ 10,000 یەکەی نیشتەجێبوون هەیە لە هەرێمی کوردستانە ئەم 10,000 یەکەی نیشتەجێبوونە هەر هاوڵاتیەک 30 ملیۆن دیناری وەرگرتووە بۆ تەمەن گەورەکان بۆ تەمەن بچووکانیش عفو بۆ تەمەن گەورەکان 20 ملیۆنە بۆ تەمەن بچووکانیش 30 ملیۆنە مانگانە 250,000 دینار بدرێتەوە بە ڕێژەی 10 ساڵ ینی بۆ ماوەی 10 ساڵ ئەم 250,000 دیناری ئێستا کەڵەکە بووە لە ئێستا کە خەڵک موچەی نییە حکومەت سەرڕای ئەوەش کە موچە نییە چووە غرامەی خەڵکەکات بەڕاستی زۆر ناشیاوە من بەس مەسرفی ماڵەکەم پێکرێ ناتوانم یعنی مانگی 400,000 شقە بم والله من برادر و ڕەفیقان یارمەتی منێژدا من هەموو مارغا بم بە کشتەکانی خات شۆخەکە بۆ ئەو ژینیکە ئێمە داگواکاریمان ئەوەیە کە ئێڵغا بکرێ دابێرێن قچەویستانە یان بۆشێ ئەگەر ئەژوەستەیە ئەو شکل هاتەوە بڕێت ئەوە بە ئاژینکە بە قومڵ لە شۆتوان هەموو پارێ بێت تقریبا 6 ساڵ لێم من 6 ساڵ دەژیانمە کرێکی بووم 36 ساڵ مامۆستا بووم کرێکی بوو ئێستا شەر کرێکێتیەکەم ئەچی بکەم